سێکێکی ئافرەتانی کوردستان دکتۆر ریاض سلێمان دەکەین فەرموو بۆ پێشکەشکردنی سەر کۆمەلگا و دروستکردنی ڕای گشتی فاکتەری کە بەربەست بن لە بەردەم پێشکەوتنی مەرجنیە بە مەبەستی خراپی دۆخی ئافرەت بێت لە نێو میدیادا بۆ کۆنفرانس بکرێت بەڵکو بۆ باشترکردنیەتی ئەم کۆنفرانسە کە خۆی لە 4 تەوەردا دەبینێتەوە بێگومان هەر بە بۆنەی 121 ساڵەی ڕۆژنامەگەری کوردیە و یەکێتی ئافرەتان بۆ بۆنەوە هەوڵیان داوە لایەنێک کە جێگەی گرنگی پێدانی هەم ڕێکخراوەکە هەم کۆمەلگە هەم ئافرەتە کە میدیایە لە نێو میدیاشدا ڕۆلی میدیا لە نێو ئافرەت و هەروەها وێنای ڕۆلی ئافرەت لە نێو میدیادا و وێنای ئافرەت لە نێو میدیای کوردیدا ئەمانە هەر بەگشتی پرسی ئافرەت لە نێو میدیای کوردیدا ئەمانە تەوەری سەرەکی باسکردنن و خۆی لە 4 پانێلدا دەبینێتەوە ئەوانەی کە قسەی لەسەر دەکەن مامۆستای زانکۆن زیاتریان بڕوانامەی باڵایان هەیە لەو بوارەدا لە بواری میدیادا بۆیە مەبەستیانە کە بە شێوەیەکی زانستی ئەکادمی باس لەو پرسە بکرێت ڕۆلی ئافرەت لە نێو میدیا کوردیدا باشە ئەگەر بڵێن باش نییە ئەمە ناڕاستیەکە باشە بەڵام ئافرەت داواکارەکە باشتر ببێت لە هەر بوارێکدا و میدیاشێک کە لەو بوارانەی کە ئافرەتان هەوڵ دەدەن زیاتر جێپەنجەیان دیار بێت زیاتر ڕۆڵیان دیار بێت و بە شێوەیەکی باشترین بتوانن ئەرکەکانی خۆیان و ئەو زەمینە سازیی کە هەیە بۆیان فەرەهەم بکرێت.